رازینە ئەوانە پێ بکەنە ئەزبەنی پێ بکەنە پێ بکەنە بۆ بەرمیلە نەوتەی وەکو خۆت بەڵێنت دابوو مانگیدا هیچ ماڵێک نابێت لە کوردستان وەری نەگرت بێت کەچی ئەوە مانگی یەکیش تێپەڕی هێشتا چارەگێکی خەڵک چاوەڕوانی بەرمیلە نەوتەکەتن پێ بکەنە بە ژیانی ئەو کەسانەی نزیکەی 10 ساڵە بەرمیلێک نەوتیان پێ نەدراوە پێ بکەنە بە دۆخی ئەوانەی لە 5 بەیانیەوە سرە بۆ وەرگرتنی بوتڵێ غاز دەگرن بیریشمان نەچێت ئەو نەمایشات زۆر لێ جوان بوو کە ڕێکت خست بوو چەند ماڵێک بەسەر دەکەیتەوە و هەکبەی چاکە و خزمەتەکانت و ئەو بەرمیلە نەوتیان بەڕوودا دەکێشیتەوە کە دوای چەندێک چاوەڕوانی پێت داون بەڵام پێویست بە نەمایش ناکات و خەڵک خۆیان وەڵامیان بۆ حکومەتی هەرێم و بەرمیلە نەوتە نەدراوەکەی هەیە شتیوانە مەگە خزمەتی خۆیان کردبێ خزمەتی دەسوودارەکەی خۆیان کردبێ نا خزمەتی خەڵکیان نەکردو بە هیچ شێوەیان ڕازی نین ئەم ساڵ نەوتی وەزیری سامن سروشتەکان وەرنەگرتووە نە بە هیچ شێوەیەک وەرنەگیراوە چێ وەریگرتووە نەک من چێ وەریگرتووە چەند ساڵە وەرنەگیراوە 4 ساڵە وەرنەگیراوە ئەگەر بەم حسابە بڕوا هەشتی تریش دەی تریش وەری ناگرین وڵی نە خزمەتیان کردووە نە نەوتیشان کردووە وڵی قاپێ نەوتیانەوە بەش کەسە درۆەکەن ئێمە خۆمام و خەڵکەکازان کە 4 ساڵ وەرمان نەگرتووە لەکوێ ئاوێتی بە خەڵک وڵی بەس درۆ دۆلەستە نەبێ هیچە ناکەن نزیکەی 2 ساڵە نەوت تەوزای نەکراوە بۆ وانەی مەڵبەندیەکم بەس هەتا هێتەوە ئەبێتەوە هاوین کە هاوین هاویتە خەڵک بۆ چیتی گات ئالەم زستانەیە نەودنەی بە خەڵک و فەقیر وەژا بۆ چیتی براک باشە لە هاوینیشە هەر گرانە هەرگرانە چەنە لە هاوین 140 فرۆشتومانە ئێستا لە دەوری 155 160 مانگی لەمە و پێش 175 دوای ماوەیەک لە دیارنەمانی جارێکی دیکە وەزیری سامانە سروشتیەکان دەرکەوتەوە دەوترێت خەریکە خۆی ئاشتی هەورامی دەگرێت بەڵام ئەمەیان زوو بەڵێن دەدات و دواتر وا دەزانێت رادیۆیە هەر بۆ مەسلەی نەوتەکە نییە کە بەڵێنەکانی ڕاست دەرنەچوو بۆ بنزینە عراقیەکەش بەم جۆرە تێکەوتن بەڵام ئێستا هاتووە چەند ماڵێک بەسەر دەکاتەوە و پرسیاری بەرمیلە نەوتەکەیان لێ دەکات ئەوانیش خوا هەڵناگرێت وەریان گرتووە بەس خۆ جەنابی کەمال ئەتروشی ڕەنگە لەژێر ڕۆشنایی ئەو پەندەی کە دەڵێت مشتێک لە خەرمان وەردەگیرێت ئەو بەسەرکردنەوەی ئەنجام دابێت نەوتمان پێراوە نە معاشمان پێراوە نە حکمی کورد ئاوابێ حەج نابێت سێبەرەچیە لە کووردا هەر عی بە کورد کە ئەمەی کردووە لەم ژیانە لە پاش 30 ساڵ کورد مەمنونی عەرەبی عەرەب مەرحەبامان ناکەن چەند نەوتە کردی ئەم ساڵ نەوتم وەڵام من مای حوتێک تێم کرد بە 130 هاوین تێم هاوین تێم نەوت وەرگرت ئەم ساڵ تۆ 4 ساڵ برم نەگرتووە ئازادی گەڕکی ئازادی ئازادی بەندیەک مەبەندیەک من بەڵانی یەکم ماوەتم لێ بەخوا ئەوە ساکە هاتۆیم گرتنی وەرم نەگرتووە ئەوە ساڵێکیان ناوینەوە حێکیانە وا غازیشمان نایێنێتە نەگنەوت غازەکەشمان نایێنێ وانیەکە بخوان تێرن وازانە خەڵ تێرێ بەخوایمە بەخواکە نەوتمان کردووە خەستەم بەخوا بەسۆ عالم ماوەیان کریمە نە ئەشەدو بێلا بەقەدەک نەژگەرێ لێ ڕازی بۆ ئەیخۆ ئەو ئەڵێ ئێمە خزمەتمان کردووە نەوتمان دابش کرد خزمەتەکە نییە یەک دەرێ خزمەتی چیە لە وڵاتە چیە خزمەتی چیەکە نەوتی سپی لە بازاری ڕەش چەندت بووێت و لە چ کاتێکدا بتەوێت بۆ دەهێنرێتە بەر دەرگا بەڵام بە 155,000 دینار هاوڵاتیان پرسیار دەکەن ئەو نەوتە بۆ هەیە و لەکوێ هەیە و چۆن دەست دەکەوێت ئەگەر گەندەڵی نەبێت و قۆڕەکاری نەکرابێت لە کۆتاییشدا هاوڵاتیان وەڵامی ئەو پرسیاری وەزیر دەدەنەوە کە دەپرسێت هاوڵاتیان لەو خزمەتگوزاریانەمان ڕازین ئەوانیش دەڵێن نەخێر نە لە خۆت و نە لە خزمەتگوزاری و حکومەتەکەش ڕازینین نە ئەشەدو بێلا بەقەدەک نەژگەرێ لێ ڕازی وڵی نە خزمەتیان کردووە نە نەوتیشان کردووە وڵی قاپێ نەوتیانەوە بەش کەس